بەڵێ کۆی ئەو حاڵەتانی کە ڕاگەاندرا بە دوێنێ و ئەوڕۆ 13 حاڵەتی نوێ بوو کە پێشتر تەنها ناو قەزای سووران تەنها 3 حاڵەتی کۆڕۆنا هەبوو خۆشبەختانە هەرسێکیان چاوبوون و گەڕابوون و ماڵەکانی خۆیان بەڵام بەداخەوە بە دوێنێ ئەوڕۆ 13 حاڵەتی نوێ دەرکەوت کە ئەوانش بەرکەوتی هەمان حاڵەتی پێشتر کە لە هەولێر ڕاگەیاندرا بوو بخۆی کە سوکارەکەی لە سۆران دانیش بوون بەرکەوتنیان لەگەڵێکە بوو تووشی کۆڕۆنا بوو زیاتر بەرکەوتن بۆ بەڵام تا ئێستاش هۆکاری 100% برنگ بەرکەوتنەکان ئەوەی هەولێر لە سۆران گرجیرایەتیان ئەوەی سۆران لە هەولێر گرتووە 100% شتا ڕۆن نییە بەڵام هەمووی بەرکەوتە یەکن تەنها دوێنێ بۆی دەرکەوتنی ئەو دە حاڵەتی کە پێشتر ڕامانگەیان بوو ڕۆژی پێشتر نزیکەی 100 سامپڵمان پشکنین بۆ کرد بوو دوێنێ 165 سامپڵەوەتە بۆ 2 ڕۆژی 265 سامپڵ بوو بەرداوامیشنین چکە پەیڕێنمایەکان دەبێت نمونەی هەڕەمەچی وەرگیری بۆ دڵنیابوونەوەی کە خەڵکی تر و دەوروبەری ئەو ماڵانێکە توشبووی لێ بووە کەس توش نەبووە بۆ دڵنیابوونەوە لە حاڵەتی یاخود نەبوونی نەخۆشیەکەش